ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەن. دوجار حکوومەتی عێراق بڕیاری دا یانزە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق خولی شەشەم بەڕێوە بچێت. ئەلبەتە زۆر قسە و باس لەسەرەوە هەبوو لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدات کە گوایە عێراقیش دەگرێتەوە هەڵبژاردن لە کاتی خۆیدا نەکرێت. بەڵام دوجار شاری لایەنە سیاسیەکان بە تایبەتی تر لە یەک دوو ڕۆژی ڕابردوو نووری مالیکی باسی لەوە کرد بە هەموو ئەگەرێک دەبێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. هەر ئەم ڕۆژ لە کۆبوونی ئەنجومەنی وەزیران دەنگ درا بە زۆرینەی دەنگ یانزە دیاری کرا بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ئەلبەتە ئەم ساڵ ئەگەر هیچ ینی کێشەیەک نێتە پێشەوە لەو کاتێک کە دیاری کراوە هەڵبژاردننی پەرلەمان بەڕێوە چێ دروستتر بڵێم ینی لەبەرەوەی کە عێراق دەستوری هەیە بەپێی دەستور یاسای هەڵبژاردن ڕۆژی هەڵبژاردن دیاری کراوە. ینی ئەوەندەی من بیرم بێ هیچ خولێکی پەرلەمانی عێراق دوا نەکەوتووە هەموو ساڵێک لە کاتی خۆیدا هەڵبژاردن ئەنجام دراوە. ئەم ساڵیش ئەوەی کە تاوەکو ئێستا بڵاو کراتۆ نزیکەی 29 ملیۆن کەس بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا دەکات. من ئەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەر هەم یاسای هەڵبژاردنەکە و هەم چۆن هەڵبژاردن بە پێی میکانیزمی پێشووتر دەبێ یاخود گۆڕانکاری تیا کرێ میوانداری هەریەکە لە هۆگر چەتۆ ڕێخەری تۆڕی شەمز بۆ هەڵبژاردن کە بە خۆشحاڵیەوە لە هەولێری پایتەختەوە میوانمە کاکۆگر جەنابتان زۆر بەخێر بێن. هەروەها شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش لە کەلارەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت کاک شوان جەنابیشتان زۆر بەخێر. سەرەتا بە ئیجازەی کاک هۆگر دەچمە لای کاک شوان. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان کاک شوان ئەگەر پێم بڵێ دوجار حکوومەتی عێراق ڕۆژی هەڵبژاردننی دیاری کرد ئێستا ڕوون بووەتەوە کە یانزە ئەم ساڵ هەڵبژاردن ئەنجامەدرێ. ئەوەی دەمێنێتەوە بۆ پەرلەمان چییە؟ ئایا هیچ هەموارێکی یاسای هەڵبژاردن دەکرێت کە پێشتر قسەی لەسەرەکرا یاخود هەر بەم یاسایی ئێستا هەڵبژاردن ئەنجامەدرێ؟ ئەگە پێشم بڵێ وردەکاریەکە چۆنە؟ ئایا هیچ ڕێکەوتنێکی سیاسی هەیە بۆ ئەوەی کە دەستکاری یاسای هەڵبژاردن بکرێت لە پەرلەمانی عێراق؟ فەرموو. زۆر سوپاس. خۆی بەڵێ ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا یانزە هەڵبژاردن بکرێت. دەنگۆیەک هەیە ینی بە گوێرەی مناقەشانی لە نێوان ئەندامانی پەرلەمان لە نێوان فراکسیۆنە جیاوازەکانە ئەکرێ دەنگۆیەک هەیە کە دەنگێک دێت کاک ئەو دەنگەی بۆ چاکەن بێ زەحمە لە کۆنتڕۆڵە دەنگۆیەکەیە کە یاساکە هەموار بکرێتەوە. دەنگەیەک هەیە کە یاساکە هەموار بکرێتەوە بەڵام تا چەند فریا ئەکەوین تا چەند پەرلەمان فریای ئەوەکەوێ یاساکە هەموار بکاتەوە بەڕاستی زەحمەتە. ئەوەی هەیە هەروەکو یاسای ئەوەی انتخاباتی ئەنجومەنی پارێزگاکانی پێکرا بە هەمان ببورن وڵی دەنگێک دێ بۆ گوێچکەم. ئەفو ئەگەڕێم وڵاتاو و کێشی تۆ چارەسەرە بێ با ئەچمە لای کاگۆگر دوای ئەگەڕێم وڵات بە تا کێشەکەی تۆ چارەسەرە بێ کاکۆگر پێم ئێستا باشە هەروەکو ئەوەی یاسا دە فەرموو بەردەوامە. هەروەکو ئەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی پێکرا بە هەمان میکانزم عێراق دەبێتە 18 پارێزگا بە هەمان میکانزم هەڵبژاردن دەکرێت. خواستێک هەبوو کە وەکەوەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی پێکرا لە ساڵی 2021 21 باڵ
زۆر باشە ئەگەڕێ مۆلات کاک هۆگەر پێم بڵێ ئەم کاتێک کە دیاری کرا بۆ هەڵبژاردن ئایا تەواوی تر لەم کاتەیە ئێوە تەجربەتانەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی عێراقدا دەکرێت ئایا کۆمیسیۆن دەتوانێت خۆی ئامادەکە پێشم بڵێ ڕێوشوێنەکە چۆن نەبێەوەی کە کاک شوان باسی کرد کە 18 پارێزگایە ئایا هەر پارێزگای و بە چەند بازنە بەشدارە بێ ینی هەندێک وردەکاریم بیتێ فەرموو زۆر سپاس سڵاو بۆ تۆوە بۆ کاکشوانیش و بۆ بینەرانی ئازیز معلومە کە دیاریکردنی وادەی هەڵبژاردن لە با بڵێن بە پێ ڕێکارەکان کۆمیسیۆن پێشنیارەکە و بەڕاوێژ لەگەڵ مەکتەبی سەرۆکۆزیران و ئەنجومەنی وەزیران کاتێک دیاری دەکەن سەرڕای ئەوەی کە پێشبینی دەکرا لە کۆتایی مانجی 11 با بڵێن ئەنجام بدرێت بە حدودی 20 بۆ 11 لەبەرەوەی لە ڕووی دەستوریەوە باس لەوە دەکرێت کە لەگەڵ یەکەم دانیشتنی پەرلەمان 45 ڕۆژ بەر لە تەواوبوونی 4 ساڵەکە فەمە لە هەشتی یەکی 2022 یەکەم کۆبوونەوە ئەنجام درراوە فبەنەتیجە بەڵام لە حوتی یەک سوێندی یاسایان خواردەوە پەرلەمانتارەکان بەڵێ ئینجا ئەوەیە باسی ئەوە دەکەین 45 ڕۆژ بگەڕێنەوە دواوە بەڵام ئێستاوە گرفتێک نییە کە 11 دانراوە کاتێکی زۆر گونجاوە بۆ کۆمیسیۆن و کۆمیسیۆن ئۆتۆماتیکیان دەستی بە ئیجراعاتی خۆی کردووە ئێستا ئێمە لە مەرحەلەی تحدیثی سجلی ناخبینی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە 25 سێ دەست پێ کردو بەردەوام دەبێت 25 4 و هەموو ئەو دەنگدەرە تازانەی کە ئەو تەمەنە تازانەی کە بە تایبەتی 2007 ساڵ 2007 دەتوانێت دەنگ بەڵێ تا ئەو 11 بۆیە ئەوان دەرگیان بۆ دەکرێتەوە لەگەڵ هەر هاوڵاتێکی تر چکە تۆماری دەنگدەران 4-5 ئیجراعاتی تێدا ئەنجامە درێ یەک لەوانە ئەوەیە کە تۆ شوێنی دەنگدانی خۆت بگۆڕی و هەروەها با بڵێین بتەوێت ناوێک بکوژێنیەوە یان هەڵەیەک لە ناوەکەتەیە و هەروەها ئەوەی کە کێشەی بایۆمەتریشی هەبووە دەتوانانی لەو فترێ بچێت بایۆمەتریکەی خۆی تازە بکاتەوە هەموو ئەوە ڕوو دەدا و ئەوانەی کە تازەش خۆیان تۆمار دەکەن بۆیە کۆمیسیۆنیش دەستی بە ڕێکارەکانی کردەوە ماوەیەکی باشی لەبەردەستە و کۆمیسیۆنی ئێستا بە تایبەتی ئەو دادوەرانە کە 2 ساڵ تەمەنیان درێژ کراوە ئەزمموی 2 ئەزمموی عێراق و ئەزمموی چێرەمی کوردستانیشیان هەیە هەڵبژاردننی 2021 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەوەی کە با بڵێن هەموو ئەگەرەکان بە تەمدیدکردنی ویلایەتی ئەنجومەنی کۆمسیاران تەخسیسکردنی بودجەی پێویست دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن دانانی خشتەی کاتی هەنگاوەکانی کۆمسیۆن هەمووی دەلالەتن لەوەی کە لە 11 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و چەشەم ئەنجامە درێ هەڵبژاردنەکە بە با بڵێن مۆدلێک ئەنجامەیان بە شێوازێک ئەمە ئێستا بێت حاڵی حاضر لەسەر ئەو قانونە قسە بکەین کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق قانونی هەموارکراوی 2018 کە عێراقی دابش کردووە بۆ 18 بازنەی هەڵبژاردن و هەر پارێزگایەک یەک بازنەیە ئێستا پرۆژێ پێشنیارێکەیە لە ئەنجومەنی نوێنەرانە هێشتا نەچۆتە بواری خوێندنەوەی یەکەم و خوێندنەوەی دووەم و تعدیل لەوێ باز لەوە دەکات کە 3 پارێزگا بەغدا بەسرانینەوە ببن بە 2 بازنە بەڵام لە ئێستادا 329 پەرلەمانتارمان هەیە لە یاساکەدا دابەشی کردوون و 320یان پەرلەمانتاری گشتین نۆیان پەرلەمانی کۆتای کەمایەتیەکانن و دەنگدان بە شێوەی لیستی ڕێژەیە کە احتسابی یا هەژمارکردنی دەنگەکان بە سانلیغۆیە و سیستەمی سانلیغۆی هەموارکراو کە 1.7 هەتا ئێستا هەرچەند لە پرۆژە پێشنیارەکە پێش ئەوە لە قازانجی کێیە و سیستەمەکە بە شێوەیەکی گشتی بۆ خۆی دانانی سیستەمی سانلیغۆ شێوازێکە بۆ هەژمارکردنی دەنگ بەڵام ئەو تعدیلەی کە لە عێراق لەسەری کراوە لە قازانجی هێز و لایەنە سیاسیە گەورەکانە یا تەقلیدیەکانە چونکە بە کورتی ئەگەر بۆ بینەران ڕوونیکەینەوە ئەگەر لە بازنەی سلەیمانی باوادانی یا لە بازنەی هەولێر کاندیدێک پێویستی بە 10,000 دەنگکە بێ بەم تعدیلەی ئێستا
کاندیدەکە پێویستی بە 7,000 دەنگە بێ بۆی بتوانێت مەقعدێک حەزب بکات داگیر بکە چونکە لەبەرەوەی کۆی دەنگەکانی یەکەم تەقسیمی لەسەر 1.7 دەکرێت واگە لەسەر یەک بکرێ 10,000ەکە هەر دەبتە 10 بەڵام ئەگە 10,000 تەقسیمی 1.7 کەین دەبێتەوە 7,000 6,000 فبە 10,000 مەقعدێک ئەوەی کە تۆ باسەکەی لە قازان حیزبە گەورەکانە بەڵێ بێشک ئەم مۆدێلە لە قازانج حیزبێ گەورەکانەوە هانی حیزبەکانی تریش دەدا ئەوانەی کە پێشببینی دەکەن ناتوانن کورسێک لەو نیزامە بەدەستبێنن بە یەکەوە داببەزن چکە سیستەمەکە لیستی کراوەی یا لیستی ڕێژەی و نیمسە کراوەیە واتە دەکرێت 5 حزب بۆ نمونە لە شاری و لێر بە یەک لیست داببەزن هەر کەس دەنگ دەداتە کاندیدی خۆی وەکو لیستەکە ممکنە مەقعدەی بن بەڵام کام کاندید زۆرینەی دەنجیە ئەو سەر دەکەوێت ئەم شێوازی هەژمارکردنە بێشک لە بەرژەوەندی هێز و لایەنە سیاسی گەورەکانیان ئەوەی زۆرتر دەنجیان هەیە و هانی هێز و لایەنە سیاسە بچووکەکانیش دەدا کە یەک بگرن ینی قەوائمی هاوبەش پێک بینن زۆر باشە ئەچمە لای کاکشوان قسەیەکە بووە لەسەر ئەو سیستەمەی سانتیکۆ ینی کەوەی کاک هۆگریش باسی کرد ینی گوایە هەوڵێکەیە بۆ هەموارکردنەوەی هیچ هەوڵێکەیە لەوەی کە یا کاتماوە بۆ ئەوەی هەمواری یاسای هەڵبژاردن بکرێتەوە ئەنجومەنی وەزیران تەحدیدی مۆعیدەکە بکە یانزەی دیاری کردووە لەو گروپەی کە هەمانە هەر سەرجەم پەرلەمانتاران هەر 329 پەرلەمانتارەکەی تایە مناقەشەی زۆر لەسەر ئەم بابەتە هەبوو ڕایەکی بەهێز هەبوو کە فعلەن داوای ئەوەیان نەکرد کە یاساکە تعدیل بکرێ و ببێتەوە فرەبازنەی چونکە ئەم هەژدە پارێزگا کاک هۆگر هەندێکی لێ تێگەیشتم لە هەندێک ڕۆوە نەعەدالەتی تایە وەڕایتر هەبوو داوای نەکرد لە چیایە کاک شۆڵا پێم بڵێ نەعەدالەتەکە لە چیایە بۆ نمونە ئەگەر هەر پارێزگا بازنێ بێ یا فرەبازنەی بێ من نازانم ئەوانەی کە مناقەشەیان نەکرد لەسەر حەقیقەت من وردەکاری و تەفاسیلی ئیجابیات و سلبی ئەوانەی کاک هۆگر و منەظەماتی ئەوان کە مختصن لە بواری انتخاباتە لەوانەیە ئەوان موفقتر بن بەڵام ڕوئیایەکە بوو کە پێیان وا بوو ئەمە لە مەسلحەتیان نییە بە تایبەتی سربەخۆکان پێیان وا بوو ئەمەی ساندیگۆ هەژدە بازنگە لە مەسلحەتیان نییە داوایان نەکرد پشتگیری بکرێن بەوەی یاساکە هەموار بکرێتەوە کاک شوان ئەگەر ئێمە باسی بارودۆخی سیاسی بکەین لە عێراقا ئێستا بارودۆخێکی گونجاوە بۆ ئەوەی هەڵبژاردنی تیا بکرێ یاخود ئەو هەڕەشەی نووری مالیکی کردی بۆ دوانەکەوتنی هەڵبژاردن کاریگەریە بوو بۆ خۆی کاگۆگر باسی کرد پێش کاتی خۆشی ڕۆژەکە دیاریکرا خۆی بارودۆخی سیاسی لە حەقیقەتا گونجاو نییە وەزعی ڕۆژەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی ئالۆزە و لە دوای هاتنی ترامپەوە ئاماژەکان بەو ئاراستەیەن کە ئەگەری ڕوودانی کۆمەڵی گۆڕانکاری تر لە ڕێگەیە بە دڵنیایەوە عێراق لە چەقی ئەو گۆڕانکاریانەدایە بەڵام بە شێوەیەکی گشتی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە باڵێن هاتنی عێراقی تازە هیچ کاتێک انتخابات تەخیر نەبووە هەندێک جار پێش خراوە 2021 تقریبا 6 مانگێک پێش خرا 4 ساڵەکە تەواو نەبووە انتخابات لە کاتی خۆیان کراوە بۆیە بەڕاستی هەندێک لە هێز و لایەنە سیاسیەکان خەمی ئەوەیانە انتخابات نەکرێ فراغی دەستوری دروست ببێ وەزی عێراق بە شێوەیەکی گشتی تێک بچێت دوایی پێڕانەگەن بۆیە هەتا لە چەند ڕۆژی ڕابردووە لەلایەن نخبەیەک لە سیاسیەکانی عێراق لە ڕۆشنبیران داوایان نەکرد ئەگەر ترسێکەیە لەسەر ئەنجام نەدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەوە حکومەتی کاربڕێکەر حکومەتێکی کاتی پێک بهێندێ بۆی ئێستا پەرلەمان مەسەڵەن متمانەی بدا قەرارێک بدرێ بۆی فراغێک دروست نەبێ ئەم ترسە هەبوو و ئەوانەیشە کە پەلەیان بوو کە پەلەیانە فعلەن انتخابات لە کاتی خۆیان بکرێ
فعلا لە ڕوانگەی ترسەوەیە یعنی ترسیان هەیە انتخابات نەکرێت و عێراق بکرێتە فەراغێکی دەستوریەوە بە شێوەیەکی گشتی بارودۆخەکە ئاڵۆزە ئێستا شەرت نییە تحدیدی مەوعید کراوەی تر بڵێن زەمان و انتخابات لە کاتی خۆیان ئەکرێ بەیانی شەڕ گەیشتە عێراق و وەزعی عێراق تێکچوو چ زەمانێکی انتخابات بکرێ بەڵام پێم وایە کۆمیسیۆن و حکوومەتی عێراقیش مەبەستیانە انتخابات بکرێ و ئامادەسازیەکی شەیە وەکو ڕێی شخصی خۆم پێم وایە انتخاباتە کرێ و تەخیر نابێ چونکە بە گوێرەی یاسا ئێمە نۆیەکی 2022 سوێندی یاساییمان خواردووە دەبێت 45 ڕۆژ پێش ئەو تەوقیتە یعنی انتخاباتی تازە ئەنجام درابێت 45 ڕۆژ پێش نۆیەکی 2026 کە تقریبا هەر نزیکە لەو تەوقیتی یان چەند ڕۆژێکی فەرقە بۆیە مەجای ئەوەیش نییە بە گوێرەی مەگەر پێشێلکاریەک ڕوو بدا ئەگینا بڵێن ئەتوانرێت 3 مانگ تەجیلیکەن یان 6 مانگی تر تەجیلیکەن چونکە بە گوێرەی یاسا ئەبێ 45 ڕۆژ پێش ئەو تەوقیتەی کە پەرلەمانتاران سوێنیان خواردووە انتخابات ئەنجام بدرێت. کاک شوان دەگوتریانی قسەیەکە بوو لەسەر هەر زوو لە هەفتەی ڕابردوو کە موقتەدا سەدر ئاشکرایکی کە بەشداری لە پرۆسی سیاسی لە عێراق ناکات هەڵبژاردن ناکات دەگوترێ ڕەنگە ئەو شتێک بزانێ بارودۆخەکە چی بەسەردێ بۆیە دەست پێشخەری کردووە کە بەشداری ناکەن لە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یعنی ئەم شتەیش لە بەغدا و لای ئێوەمانان کە لەوێن هەیە لای سیاسیەکان کە ئەگەری ڕوودانی شتێکە بێ ئەگەری ڕوودانی تێکچوونی بارودۆخی سیاسی ئەگەرێکە هەیە و لە ئاستی شەقامی سیاسی عێراقا لە ئاستی نخبەی دەسڵاتداران لە ئاستی کوتەلی سیاسی لە پەرلەمان ئەحزابی سیاسی هەست بەوە کرێ هەست بەم ترسە کرێ بەڵام ئەوەی موقتەدا سەدر ئەیڵێ لە ئەنجامی کاردانەوەیە لە حەقیقەتە لەوەی کە ئێستا وەکو ینی ئەو بەشەی شیعە کە حکمڕانیەکەن لە ڕوانگەی موقتەدا سەدرەوە ئەمانە بەشێکی فاسدن بەشێکی گەندەڵن ناکرێت لەگەڵ ئەمانە بچێتە یەک پرۆسەوە پێم وانی ئەو لە ڕوانگەی ئەوە بێ کە بڵێ شەڕێک ڕووەدا بارودۆخ بە تەواوی تێکەچێ بۆیە من بەژاری پرۆسەکە ناکەم ئەوە ئەوێ دوور بێن لەم گروپە یان ئەکرێ بڵێن تمۆحی بەڕێز موقتەدا سەدر بە شێوەیەکە کە هاتەوە گۆڕەپانەکە براوەی یەکەم بێ و حکوومەت بکەوێتە دەستی و ئەو هەوڵێکی دا بەڕاستی کاتی خۆی ئەمە کە تازە چوین هەمومان بینیمان لەگەڵ پارتی لەگەڵ حەلبوسی تەقەدوم و کوتلەی سەدر هاوپەیمانێتێکی بەهێز پێکێنا نزیکەی 210 کورسیمان کۆ کردەوە بەڵامی ترە کات بەهۆی بڕیاری دادگای فیدراالیەوە کە بڕیاریدا دەبێ 2/3 پەرلەمانتاران حزوریان هەبێ بەوەی سەرۆکی کۆمار هەڵبژێردرێ موافق نەبوو لەوەی حکوومەت پێک بهێنێ. زۆر باشە کاک هۆگر کاکشوان ئاماژەی بە شتێک کرد باسی لەوە کرد کە یەک بازنەیی لە زەرەری یا جۆرێک لە نادادپەروەریتیایە جیاوازیەکە گە بۆ خەڵکی ڕوونکەی تۆ فرەبازنەی و یەک بازنەیی ینی زەرەر و قازانجەکەی لە چیایە ئایا چێ قازانجی لێکە و چێ زەرەری لێەکە بێشک هەر سیستەمێکی هەڵبژاردن یا هەر مۆدێلێک هەم لایانی باشی هەیە هەم لایانی خراپی هەیە ئەگەر باس لە ئەزمموی 2021 بکەین ینی ساڵی هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی عێراق بۆمان ڕوون دەبێتەوە کە عێراق دابش کرا بۆ 83 بازنە نەکەشدە بازنەوە لە عێراق تەجروبەیەکی کەمان هەیە کە عێراق خۆی هەموو یەک بازنە بووە پاشان بۆ 80 بوویتە 83 ئێستا گەڕاوەتەوە 80 مەسئلەی فرەبازنەیی یعنی ئەگەر بۆ نمونە پارێزگای هەولێر 4 بازنە بوو سلەیمانی 5 بازنە قازانجەکانی یا لایەنە باشەکانی چییە؟ چەند لایەنێکی باشی هەیە یەک لەوانە نائب یا با بڵێن کاندید ئەندامی پەرلەمان نزیکتر دەبتەوە لە بازنەی دەنگدەرانی ینی بەواتایش کە ئەگەر کاندیدێک نوێنەرە لە هەڵەبجە هەڵبژێردرابێ یا لە کەلار ئیتر سەرکاری
دەنگدەرەکانی لەگەڵ ئەو نائیبەیە چێ نوێنەرایەتی ئەوەکە. دووەم با بڵێن بازنەی خەرجی کاندیدەکە کەمتر دەبێتەوە، چکە و پێویستی بۆی نییە بچێ لە هەموو سلەیمانی پروپاگەندە بکە و پێویستی بەس بۆ بازنەیە کە خۆی هەڵبژاردووە لێ. ئەوەش مۆدلێکی ترە و بەشی زۆری ئەوانەی بیرمەندانی بواری هەڵبژاردن ئەڵێن باشتر کاندید لەلایەن دەنگدەرەکانەوە دیاری دەکرێت و هەڵدەبژێردێت، چکە کوڕی منتقەکەی خۆیانە، خەڵکی منتقەکەی خۆیانە پێشینەی هەیە لەو ناوچەیە بۆی ئاسانتر دەستنیشانەکرێت. بەڵام عیبی ئەم سیستەمە چییە؟ یەکێک لە هەرا عیبە گەورەکانی ئەوەیە ژمارەیەکی زۆری دەنگ بە هەدەر دەڕوە. بۆیە ئێستا بۆ زانینت براوەی هەموو پەرلەمانی عێراقی ئێستا ئەوانەی ئەندامی پەرلەمان هەموو ئەو لیستانەی کە لە عێراق ئێستا نوێنەرایەتیەکەن تەنها نوێنەرایەتی 18% خەڵکی عێراقن، چونکە لە هەڵبژاردننی ڕابردوو ڕێژەی بەشداری جگە سەرڕای ئەوەی کە کۆمسیۆن ڕایگەیان 42.7، بەڵام حەقیقیەن ئەگەر ئەوانەی بایۆمەتریان نەکردووە حسابی بکەین دەبێتە 33. لەم 33 دەنجی ئەوانەی براون تەنها 18%، ینی دەنجی ئەوانەی کە دۆڕاون لەو سیستەمە کەمترە. ئەگەر بیکەینە 18 بازنە طبعا هەم زۆرێکە لە ینی مەزای بەشێک لەوانەی تێدایە و عیوبەکەش کەم دەکاتەوە، چونکە زۆرێک لە تەمسیل و نوێنەرایەتی هەیە فرەیەک دروست دەکات. خۆگەر عێراق یەک باز نەبێ بەڕاستی بەشی زۆری بیرمەندان پێیان وایە بۆ دەوڵەتێک کە لە سیستەمی دیکتاتۆری دەچێتە دیموکراسی هەم لەگەڵ لستی داخراون، ینی حیزبەکان بۆی بەکارایی بەشدار بن و کەسەیەکەمەکانیان بستە ناو مؤسساتی دەوڵەت، هەم لەگەڵ ئەوەن کە یەک باز نەبێ وڵاتەکە، چونکە لە ئەسڵدا کەمترین ڕێژەی دەنگ بە هەدەر دەڕوە. مەسەلەن پارتێکی سیاسی هەیە ڕێژەی دەنگەکانی لە یەک بازنەییدا بۆ نمونە 2 کورسی پەرلەمانی هەیە، خۆیان بێ بە عەدالەت ئەم نوێنەرایەتی ئەم 2 کورسێ بکە، بەڵام کاتێک عێراقەکەیە 18 بازنە بە نەتیجە ناتوانێت هیچ کورسێک بەدەستبینی. بەتایبەتی هەندێک حزبی نیشتیمانی هەیە، ینی لە هەموو عێراق هەن لە بەشێکی زۆری پارێزگاکان، حزبێک نییە بەس لە ناوچەیەکی دیاریکراو لە گەڕەکێکی دیاریکراو هەبێ. بۆیە کاگۆ گێراوە ئەوەی کە تۆ باسەکەی ئێمە لە ناوچە جێناکۆکان سەرەری لە کوردیا بەڕاستی دەنگێکی زۆرمان بە هەدەر ڕۆی هیچ گومانی تێدانە. ئەمە دەتوانم ینی بەبێ دوو دڵی بڵێم لە کۆی دەنگەکانی کوردستان کە چکە کورد هەندێک جار دەنجی لە بەسرا هەیە، لە بابل هەیە، لە ئەمبار هەیە، ڕاستە ئەوانە 2000 دەنگن، ڕاستە ممکنە 1000 دەنگ بن، بەس ئەگەر عێراق یەک باز نەبی ئەمن بە گرنگی پێت دەڵێم و دلیلمان هەیە کورد لە هەڵبژاردننی یەکەم 72 مەقعدی هەبووە. ئێستا کورد بە هەموو هێزەکانی ینی ناچێتە خانەی 50 مەقعد. ئەمە دەلالەتی بەڵێ 63 مەسەلەن دەمەشاکەین ئۆتۆماتیکیان پاشەکشەیەکێ لەبەرچێ لەبەرەوەی دەنگێکی زۆر هەیە لە زۆر پارێزگا بە فیرۆ دەڕوە. فەم مۆدێلی ئێستا چەند بازنە بچوو بکەینەوە بە سەراحەت ینی بۆی بینەر تێمان بگا چەند بازنە بچوو بکەینەوە لە ساڵحی حیزبە گەورەکانە، حیزبی زۆرتر منەظەم یا پێڵێن حیزبی انتخابی، چەند گەورەی کەین لە ساڵحی بڵێن هەموو لایەنەکانە یا ئەوە پێ دەڵێن ئەو حیزبانەی کە ژمارەی دەنگەکانیان کەمترە. سیستەمی هەڵبژاردننیش تەسیریە. ئێستا ئەو ساندی غۆیە حەقیقەت پێم وایە با بڵێن مجحفە بە حەقی کۆمەڵێک پارتی سیاسی، کۆمەڵێک پارتی سیاسی هەیە کە کۆمەڵێک مەقعدی بەدەستێناوە حەقی دەنگدەرانی پارتەکانی ترە. فبۆیە لە عالەم معایری با بڵێن یاسای هەڵبژاردننی عادل هەیە کە دەڵێن زۆرترین ڕنگدانەوەی پێکاتەی کۆمەلگاکانی هەبیت لە ڕێی پارتە سیاسیەکانیان لە ڕێی لایەنە سیاسیەکانیان ئەوەی ئێستا هەیە زۆرترین نییە، ژمارەیەکی زۆر لە دەنگ فەوتاوە یا سوتاوە و نوێنەرایەتیان نییە. فبۆیە ئەمە بە کورتی ئەو مۆدێل و مەزایە و عیوبانەیە کە با بڵێن لەو سیستەمانە هەیە. بەڵام ئێستا دەبێ ئێمە با بڵێن بینەران ئەوە لەلایەن ڕوون بێ لە ئێستادا ئەگەر هیچ هەموارێک نەکرێ عێراق 18 بازنەیە و نیزامی ڕێژەیە و احتسابی دەنگەکان لە ڕێی ساندلیغۆی معدەلەکە 1.7 3 5 7 9 ئەوها بەم تەسەلسولە دەڕوانی دەنگەکان دابەشەکرێ لەسەرەوە قیمەتی دەنگ قیمەتی کورسی دەردەچی چێ زۆرترین قیمەتی هەبی هێدی کورسەکان دەبە هەتا پارێزگاکە پڕ دەبێتەوە. بۆ من هەولێر 15 پارێزگایە 15 گەورەترین ژمارە کورسەکان دەبا ئەوجە ممکنە
گەورەترین ژمارە حزبێکەبی 5 گەورەترین ژمارە هەبی 6 گەورەترین ژمارە هەبی حزبچکە 2 گەورەترین ژمارە هەبی 10 حزبی شەبی هیچ گەورەترین ژمارەیان نەبی و بێ بەشە بن. دەنگەکانی ئەو حیزبانە چێ بۆ ئەوانیکە؟ بەو چەمکە نییە دەنگەکانیان دەسووتەیە قیمەتی مەسەڵەن بۆ نمونەوەکو باسمان کرد بەڵێ حزبێک 10,000 دەنجێ بە سانلیغۆی معدل دەنگەکان یەبێتەوە 6,000 و شتێک 7,000 کەمترین قیمەتی کورسی لە پارێزگای هەولێر دەچێتە 11,000 دەنگ ئەم یا 10,000 دەنگ ئەو حیزبە 10,000 هێناوە بەڵام بەسە ببی احتیسابەکە دەنگەکانی کەم دەبێتەوە کورسیەک لەو حیزبە دەڕوا دەدرێتە حیزبێکی گەورە کە تەجاوزی ئەو سانلیغۆ ئەو معدلەی کردی و ئەو زۆر باشە. وڵی دواتری شارە و پرسیارە لە جەناب دەکەم کاگۆگەبا لە کاک شوانی بکەم کاک شوان لە هەڵبژاردننی پێشوشتدا قسە زۆرە کرا لەسەر نەزیهی بڵێن کۆمسیۆن کە ساختەکاری کراوە دەستێوەردان هەبووە لە ئەنجامی هەڵبژاردنەکان ینی بەم ستافە و بەم کۆمسیۆنەی ئێستا وەکو پارتە سیاسیەکان هیچ تێبینێکیان ئەبێت لەسەر کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کەم بۆیە پرسا لە جەنابەکەم جەنابەت سەر بە پارتێکی دیاری لە هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستانە. خۆی بە شێوەیەکی گشتی بە گوێرەی ئەو هەڵسەنگاندانەی چ لە ئاستی منەظەماتی دەولی ئەوەی ئومەی متحیدە منەظەماتی مختص بە انتخابات کراوە انتخاباتی ڕابردوو چی ئەنجومەنی محافەزە چی حتا پەرلەمانی کوردستان و ئەوەی 2021 پەرلەمانی عێراقیش یعنی زۆر نەزیح بووە لە هەموو دنیا خڕوقات هەڕووەدا زۆریش ئەویش هەندێکی ڕەبتی بە ئاستی وشیە ئاستی وشیاری کۆمەلگاوە هەیە نایانی ئەو خڕوقاتەی کە توازەوە بێنە حزبێک کەم دەنگەهێنێ دایما لە هەموو دنیا هەروایە ئەوانەی کە موفق نابن سەرکەوتوو نابن دەنگی پێویست ناهێنن یعنی هەمیشە مبەڕڕ ئەوەیە یان باستەوەکەن کە تەزویرات کراوە بە شێوەیەکی گشتی کۆمیسیۆنی عێراق بەڕاستی ئێستا موسسەیەکی پرۆفیشناڵە یعنی دەستی بۆ باشترین ئەجهیزە بردووە باشترین تەکنۆلۆژیا بردووە یعنی بابەتەکان مەرکەزی نییە یەک کەستایە سنتەر نییە بتوانێت یعنی بڕیار بدا یان نەتیجە بگۆڕێ یان ئیعلانی نەتیجە نەکا ئەسڵەن هەر ئۆنلاینە یان زۆر جار ڕاستەوخۆ نەتیجە بە گوێرەی ئەو میکانزمەی چی لە ڕێگەی ئەو جیازانەی کە دانراوە چی لە ڕێگەی چاودێرەکانەوە چ چاودێری حزبی بێت چاودێری منەظەماتی NGO بێ یعنی نەتیجەکان سەعات بە سەعات ڕاگەیەندێ دوای مهمترین شت ئەو مقارنەیە کە ئەو بەراوردکاریەیە کە لە نێوان دەنگدانی ژماردن بە دەست و لەگەڵ ئەو ژماردنە ئەلیکترۆنیەکە ئەمە زۆرجار متابقە یان هەندی ڕێژەیە دانراوە نازانم دوان سیانە چوارە چەنە تا ئەو ڕێژە تەبیعی بێ بەڵام لەسەر ئاستی عێراق هەستمان بە حاڵەتی زۆر سیر نەکرد وەکوتم تەبیعیە لە هەموو هەڵبژاردنێکا محاولات هەیە بەڵام بۆ کارشۆ لە بینی ئێوە لە بینی ئەو یەکێتی بوو بە مشکیلە سیستەمەکە مەجای پێدە کورسیێنە یەکێتی دواتر 2 کورسی بۆ زیاد کرا دوای سکاڵا و هەڵدانەوەی هەندێک سندوق کە ئێوە خۆتان قسەتان لەسەرێ بوو گلەی ئەوەی 2021 بەڵێ ئەوەی 2021 ڕاست نەنە ڕاستە بەڵام ئەوە بەڕاستی ڕەبتی بە زۆر تەزویراتەوە نەبوو غەدرێک بوو هەستە کرد اتفاقێکی سیاسی لە پشتەوە هەیە کورسێکی ئێمە لە هەولێر هیپارتی دەمیش قسەکەم لەسەر کۆمیسیۆن چۆن ژێرباری ئەو اتفاقە یەکێتی سیاسی ئەویش گرفتەکە ئەزای گرفتەکە ئەزای نە ئاخر نا گرفتەکە لە هەڵی لە سیستەمەکان نەبوو لە ڕووی تەکنیکیەوە نەبوو ئەوەی من ینی بیستم پرسیارم کە لەوانەیە کاکۆگر باش بزانێ مەسەلەن گرفتێک لە وێزگەیەکە هەبوو بێ بۆ ئەوەی باڵانس هاوسەنگ بکەنەوە کۆی مەحەتەکەیان کۆی بنکەکە گرفت لە مەحەتەیەکە بووە لە وێزگەیەکە بووە کۆی بنکەکەیان هەڵوەشاندەوە دەنگەکانیان ئیلغا کردەوە یعنی مشکلەکە ئاوا بەم شێوە بە قەرارێکی سیاسی یان
زەختێ لە کۆمیسیۆن کرا ئەو کاتە بۆی قرار بدا بەو میکانزمە ئیشەکە ینی بژمێردرێتەوە شانسەکە بۆ بە شێوەیەک قراریاندا کە شانسەکە بۆ ئەو دوو کاندیدە یەکێتی بوو چ لە هەولێر و چ لە مووسڵ بە شێوەیەکی گشتی وەکو پرۆسەکە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی پرۆفیشناڵی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە بەڕاستی ملاحەزەی وای لەسەر نییە و پێم وایە ئەنتیخاباتانەی شەکرێ بە تایبەتی بە بەراورد لەو ئەنتیخاباتانەی لە شەرقی ئەوسەتا ئەکرێ لە وڵاتانی دراوسێ ئێمە ئەکرێ ئاستی لە لیڤڵێکی باشی ینی کەم خوڕوقاتیدایە. زۆر باشە کاک شوانیانی ئەوەی کاگۆگر خۆڕوونی کردەوە ئێمە لە ئەو ناوچانەی کێشە لەسەرن ینی دەنگێکی زۆرمان ڕۆشتووە کە ڕێژەی کورسیەکانمان زۆر زیاتری یەکرد ئەگەر ئێمە یەک لیست بووینایە یا هاوپەیمانێتیەکی کوردستانی بووە لەو ناوچانە باشە ئێستا بۆ نمونە هەموو حیزبەکان لایەنەکان بیریان لەو نەکردوێتەوە لەو ناوچانە هیچ نەبێ کە ئێستا دەنگۆیەکەی لە بینی پارتیوێکێتیا کە بە یەک لیست دابەسن بەڵام لەو ناوچانە کە ناوچەی کوردستانی کێشە لەسەرن یەک لیست بێ بۆی هیچ نەبێ کورسەکان زیاد کاتەوە دەنگانە نەڕات بۆ لایەنێکی کە دەنگی کووردە یا دەنگەکە بسووتێتەوە. والله جا بەڕەئی من میکانزمەکە هەرچۆن بێ قانونەکە هەرچۆن بێ سیستەمەکە هەرچۆن بێ لە ینی 100% لە بەرژەوەندی ئێمەیە تێک ڕای حزبە کوردستانیەکان یەک قایمەیان هەبێ لە ناوچە کێشە لەسەرەکان ئەمە قورسایی سیاسی هەیە جگە لە مەسەلەن عەدەدی کورسی و عەدەدی سەوت چۆن نەژمێرێ و چۆن ناژمێردرێ بەداخەوە ئێمە هەمیشە هەتا ئێستش گیرۆدەی ئەم ناتەبایین ئەم ناتەبایی لە نێوان حزبە کوردستانیەکانە هەیە جۆرێک لە کێشەی بۆ ئێمە دروست کردووە جۆرێک لە ناهاوسەنگی بۆ ئێمە دروست کردووە و بەڕاستی ئەحزابی عێراق و دەسڵاتیش لە عێراق ئیستیغلالی ئەمەیان کردووە یعنی فرسەتیان لەوەی هێناوە کە نێوان پارتیوێکێتی ناتەبان ینی لە هەر بابەتێکا کە فراکسیۆنە کوردستانەکان هەتا لە بەغدا بۆ ئەزمونەی کە من لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەمە لە هەر بابەتێکدا لە نێو پەرلەمانی عێراقیش یەک دەنگ و یەک هەڵێست بووبین کاریگەری زۆر ئیجابی هەبووە و حاڵەتێکی دروست کردووە کە کوتەلی عەرەبی بە شیعە و سونەوە بێنە پێش لێمان حیواری جدیمان لەگەڵا بکەن سازشمان بۆ بکەن لەگەڵمان تەسەورەکەی و پێشنیازەی بۆ نمونەیەکێتی بۆ یەک لیستی لەگەڵ پارتیە ینی سەرەگرێ یاخود ئەکرێ بە یەک لیست دابەزن. ئەمێنێتەوە ئەو کەشە سیاسی لە نێوان پارتویەکێتی دروستێ بۆ مانگی 11 بە تایبەتی با بگەینە نەتیجە لە پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێما بە تاکید ستراتیژێکی هاوبەش داڕێژراوە بەرنمەیەکی هاوبەش لە نێوان پارتی و یەکێتی تقریبا نزیکە لە هاوشێوەی ئیتفاقی استراتیژی پێشووی نێوان پارتی و یەکێتی بەڵام ئەم جارە بە شکڵێکی ترە بە تایبەتی لە بابەتی حکومڕانی و ئیدارەدانی وڵاتدا بەرنمەیەکی زۆر باش تەسبیت کراوە ئێستا لە قۆناغی دابشکردنی پۆستەکان و سەرۆکایەتەکانی هەرێم و حکوومەت و پەرلەمان و دواتریش وەزارەتەکان و هەتا ئاگاتە مدیر عام و ئەوانە ئێستا پارتیوێکێتی لەو قۆناغان من پێم وایە ئەمانە بە موفەقی ببڕن ئەوەی کە خواستی هەردوو لایەتە ئێستا گرفتی نێتە پێش ئەکرێ پارتیوێکێتی بە تایبەتی لە ناوچە کێشە لەسەرەکان بە یەک لیست دابەزن شتێکی ناتەبیعینی هەر ئەو کاتیش کە لە ئینتیخاباتی ئەنجومەنی پارێزگاکانی شا بە یەک لیست دانەبەزین بەڕاستی هەم لە ناو پارتی هەم لە ناو یەکێتی دەنگی ناڕەزایی هەبوو لەسەر ئەوەی کە بە لە یەک لیست دانەبەزین ینی من لە نزیکەوە ئاگدارم هەتا ئەوانەی کەرکووک مەسئولینی کەرکووک کە پیادەی پارتی گەڕایەوە بۆ مەسئولینی پارتی ئۆرگانی حزبی پارتی لە کەرکووکە مەکتەب ڕێکخستنی کەرکووگەنیانی پارتی لە ناو ئەوانەیشە ڕوئیا هەبوو کە ئێمە لەگەڵ ڕێگربوو باشترەوە ڕێیەکی تر هەبوو نەخێر بە حکمی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر و ئەوانە لە دو جارە ئەو ئۆرگانانەی پارتی وێکێتی ڕوئیایان داوەسەرەوە بە هەر حاڵ یەک لیستێکە پێک نەهات بەڵام ئێستا کەشەکە گۆڕاوە هەم ئەو گۆڕانکاریانیش لە مەنتیقەکە هەیە بەڕاستی چاوەڕوان کراوە ئەوە لەسەر پارتی وێکێتی فەرزەکە بەڕاستی بۆ ئەم قۆناغە زیاتر لە یەک نزیک بن هەتا پێویست بکە
نەک پێویستەکە من پێم وایە زۆر ضروریشە لە بابەتی لە کەرکووک و لە ناوچە کێشە لەسەرەکان سەرجەم حزبە کوردستانیەکان نەک پارتیوێکێتی یەک لیست بن بە تایبەتی بۆ پارتیوێکێتی بابەتێکە زۆر چونکە لە ڕاستیە مەسئولێتێکی مێژوویان لەسەرشانە زۆر پێویستە بە یەک لیست بوون یەکێکە لە ئەگەرەکان ئەمێنێتەوە دوای پێکێنانی کابینەی نوێم کەشەکە چەند ئیجابیە بێ چەند بۆ ئاراستەیە کە فعلەن پێکێنانی کابینەی نوێ وا بکات کە لە کەرکووک و مووسڵ و خانەقین و ئەوانە یەک لیست بین ئەکرێ یەک لیست بین. زۆر باشە گەڕێم وڵات کاک وەگەریەمە ئەچەنە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر قسەمان لەسەر نەزیهی کۆمسیۆن کرد یعنی گلێ و ڕەخنە زۆر هەبوو لەسەر ئەوەی کە ساختەکاری کراوە ئەو ئامێرە ئەلکترۆیانە توانراوە هاک بکرێت و دەنگ دەستکاری بکرێت پێم وایە بە هەمان سیستەمیش ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی عێراقیش دەکرێت. ئایا بای هێندە نەزیهە کە نەتوانرێت دەستێوەردان لە ئەنجامەکانە بکرێت؟ دیارە ئێمە لە ڕابردووش باسی ئەوەمان کرد کە هەڵبژاردنەکانی دوایی کاکشوان باش باسی کرد 21 و 23 لە ئەنجومەنی پارێزگاکانەوە 24 ساڵی 2024 لە هەرێمی کوردستان ئێمە بەبەردەوام لە تۆڕەکانی چاودێری هەڵبژاردن بەڕاشکاوی ئەوەمان گوتووە کە ئەزمموی ئەو سێ ئەزممونەی کە ئەنجام درراوە زۆر باشتر بوون لەوانەیە کە لە ڕابردوو باشەکەش بەهۆی تەنها کۆمسیۆن نییە کۆمەڵک زەماناتی زۆر لە ناو قانونەکە دانراوە هێز و لایەنە سیاسەکان ئەوەی کە مەترسی بۆ خستویانەتە ناو قانونەکە یەک لەوانە کە کاکشوان باسی کرد هەمواری دەستیە پێشتر لە با بڵێین 2021 یەک وێستگە هەموار دەکرا ئێستا هەموو وێزگەکان بەدەستی شەژمار دەکرێن زیادکردنی کامیرەی چاودێریە لە ناو هۆڵەکان بۆی دەسەڵاتی دادوەریکەی پێویست بێت بگەڕێتەوە بۆ هەر وێزگەیە کامیرە هەیە و دەنگ و ڕنگ هەمووی تۆمار دەکرێت پێم وایە کێشەی هەڵبژاردن لە عێراق و هەرێمی کوردستان لەو جانیبە تقنیە نییە بەقەدەر ئەوەی پێش هەڵبژاردنە ئێمە لازال ئەو تێبینیەمان هەیە بەر لە هەڵبژاردن لە عێراق و لە هەرێمی کوردستانیش مەسئلەی با بڵێین کڕینی دەنگ دیاردەیە کە لازال ماوە کاری پێ دەکرێت بێلایەن نەبوونی دامەزراوەکانی حکوومەت ئێستا لەو مسودە یا لەو پێشنیاری هەموارەی کە لە عێراق تەقدیم کراوە ئەگەر تەمەشاکەی زیاترین مادەی لەسەر ئەوەیە چۆن کەسێک بەرپرسە لە ناو دەوڵەت کە بەشدار دەبێت لە هەڵبژاردن قەید بکرێت لێ نەگەڕێن سوود لە دامەزراوەکانی دەوڵەت وەربگرێ و بەکاری بینێ بۆ پرۆپاگەندەی هەڵبژاردن و مەسئلەی فشارخستنە سەر دەنگدەر بەداخەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بەتایبەتی هێزە تایبەتەکان فشارێکی زۆریان لەسەرە کە ئازاد نین لە دەنگدان بەهۆی وێنەگرتنی دەنگەکان بی بەهۆی سەرژمێریکردنیان بی بەهۆی چاودێریکردنیان بی تا دوایی ئەمانە گرفتن لە بەردەمی هەڵبژاردننی عێراق و هەرێمی کوردستان ئەگەر نابەڕێی من ئێمە مەساحەیەکی زۆر چوینەتە پێش ئەوەلەن بەکارهێنانی تەنها پسوولەی بایۆمەتری سەرکەوتنەکە بۆ هەڵبژاردن ڕاستە کۆمەڵی خەڵکیش بێبەش بوون بەڵام دڵنیات دەکەمەوە من بۆ خۆم لە 2005 چاودێری ئەو پرۆسی دەکەم یعنی مرکزی ئینتیخابی پارێزگا نەما بوو حەشووی تێ نەکرێ ینی دەنجی بەتاڵ ماوەتەوە پڕیان دەکردەوە هیچ پێوانەکاریەک نییە لە بینی هەڵبژاردننی 2010 لەگە 21 ینی تەمامەن فەرقە دەسەڵاتی دادوەری کە بوونەتە حاکم لەوە ڕزگارمان بووە کە نوێنەری حیزبەکان و ئانەی تێدا بێ بە نەتیجە حزب ئیعاز بداتە کۆمسیۆن چی بکەن ئەم دادوەرە بەڕێزانە تا ئاستێکی بڵند پارێزگاریان لەسەر بەخۆی بڕیاریان کردووە مەسئلەی نەتائیج بە مانگ و دوو مانگ دوا دەکەوت ئێستا لە هەڵبژاردننی کوردستان نمونەیەکی زۆر باشە ئەمە پشتگیری لە کۆمسیۆن داواشیان لێ دەکەین کە لە عێراقیش ئەم جارەوا بکەن لە 24 کاتژمێر 98% دەنگەکانیان ئەعلان کرد و دوای دەرەنجامی کۆتایی پاشتانە لێدانوانە یەک کورسی لە ئاستی هەموو هەرێمی کوردستان گۆڕانی بەسەر دانات فئەمە هەمووی بە حەقیقەت دەگەڕێتەوە بۆ ڕۆلی کۆمسیۆن و دروستکردنەوەی متمانەی دەنگدەر دەنگەکەی قیمەتی هەیە فبۆیە بەدڵنیایی بە جەنابت دەڵێم ئەم پرۆسەیە باشترە مانای نییە بێکەم و کوڕی بێ لەبەرەوەی لە سەداسی خەڵکی عێراق نەخوێندەوارن لە سەداسی لە ژێر هێڵی هەژارین ئەمانە ممکنە بە $100 دەنجی خۆی بدا بەم لایەن نەیدا بەم لایەن ئەمە گرفتێکە تەنشیعەی سیاسی یعنی پارت و لایەنی سیاسی لە عێراق
بە شێوەیەکی گشتی گەشەیان نەکردووە کە قبولی دەرەنجامەکان بکەن بێن مڕاجعەی ذاتی خۆیان بکەنەوە کە کەم و کوڕەکانیان لە چێ بووە ئەوەی براوەیە دەڵێ هەموو شت باشە ئەوەی دۆڕاوە دەرێ هەموو شت خراپە نە ئەوەی ئەو ڕاستە نە ئەوەی ئەو ڕاستە بەڵکو دەبی بە پێوەرێکی تەندروست ڕێکوپێک هەڵسەنگاندن بکەین ئێستا هەر لەو بەرنامەیە باسمان کرد ئایا یاسای هەڵبژاردننی پێ ئەنجام دەدرێت یاسایکی عادی لە فەجوابەکەمان نەخێر کۆمەڵک دەنجی زۆری لایەن هەیە دەسووتێ بەهۆی ساندیغۆی معدل نەعادیلە ما ئەوە خۆ پەیوەندی بە کۆمسیۆن نییە و پەرلەمان ئەو یاسایی دانا و کۆمسیۆن زێبەجێی دەکا فبین ئەگەر شیکاری بکەین کەم و کوڕیەکانی کۆمسیۆنانێت بۆ سەرژمێریەکەش ئەگەر ئەنجامی سەرژمێریەکە قبول بکرایە بۆ ناو هەمواریش یاساکە ئەو کاتە ڕێژەی کورسەکانی زیاییە کرد بێشک خۆتەزانی سەرژمێری چەند خاڵێکە یەکەم ئەو سەرژمێریە تەنها لە پێناوی گەشە پێدانە ئەمە یەک دوو دەبێت سەرژمێری تەواوەن تەواو ببێ ینی شەقام و بینایە و بەشەر و هەمووی مەجلیسی وزەرا ئیقراری بکە ئەنجا دەبێتەوە وەسیقەیەک بەڵێ سەکەی جەنابەت ڕاستە ئەگەر سەرژمێری بە کاملی قرار بکرێ مەفروض بوو ئێستا ئێمە بە پێی دەستوری عێراق ئەندامانی پەرلەمانی عێراق ببێتە 450 ئەندام چونکە ئێمە لە نزیکی 45 ملیۆنی و کەسرین هەر 100,000 کەسیش دەبێ نوێنەرێکی هەبی بۆیە دەبواە ئێمە با بڵێن بگەینە 450 کورسی پەرلەمانی بێ لە کورسەکانی کە بۆ کۆتا دادەنرێ بەڵام هەتا ئەمە یەکلا نەبێتەوە باس لەوە دەکەین ئێمە بەم قانونە ئێستا 329 کورسیمان هەیە 320 کورسی گشتیە 9 کورسی کەمینەکانە تا ئێستا وە تەقسیم کراوە لە قانونەکە گەر ببینی هەر محافظەیەک چەند کورسی هەیە وە چەندیش بەپێی کۆتای ژنانیش بۆ ژنان دیاری کراوە ئەمە بەڕوونی وازحە هەتا ئەمڕۆ کە ئێمە قسە دەکەین هیچ هەموارێک نێتە سەر یاساکە ئەمە دەبێتە ینی خولی شەشەمی بەرلەمانی عێراق بەم مۆدێلە دەکرێت اینجا نازانین بۆ خولی حوتەم ئەو گۆڕاکاریانە زۆر باشە کاگۆگەر من دوایین پرسیارم بۆ جەنا بدەوە بێ ئێوە وەکو تۆڕەکەی ئێوە کەوەنەی چاودێری کردبێ یان ڕاپرسیەکتان کردبێ تەسەوورەکەی بەشداری خەڵکەم جارە لە هەڵبژاردن چۆنە بێ چونکە 21 وەکو خۆت وتت خراپ بەڕاست بەڵێ بەڵێ 23 خراپ بوو بۆ زانی 23 ئەنجومەنی پارێزگاکان لە 15 پارێزگای عێراق ڕێژەی بەشداری حەقیقی ینی ڕێژەی ئەو کەسانی 18 ساڵیان تەواو کردیە و دەبێ بەشدار بن تەنها 26% بووە ینی 26% خەڵک چووە ئەمە ڕێژەیەکی کەمە لە هەرێمی کوردستان ڕێژەکە دەچێتە سەروی 54% ئەو 72 ڕاگەیاندراوە هەر مقارنە بە ئەوەی بایۆمەتریان هەیە ئێمە 700,000 کەس لە کوردستان بایۆمەتری نییە فبۆیە نەتیجە ئەو ڕێژەیە کە هەیە حقیقەت پێویستی بە هەڵمەتێکی نیشتیمانی گەورە هەیە بێشک ئەگەر تیاری سەدری بکشێتەوە کاریگەری وەکو ئەنجومەنی ڕێژەکە زۆر تیاری سەدری تقریبا لە ئەبە دڵنیایی تیاری سەدری نزیکە 1 ملیۆن دەنگدەری هەیە لە بە معدل زیاد کەم فبەنەتیجە مەسئلەی هەڵمەت مەسەڵەن ئەوەی لە کوردستان ڕوویدا ئەو هەڵمەتی پروپاگەندەیە هێز و لایەنە سیاسەکان وەکو ساڵی 92 هەڵمەتی پروپاگەندە هەڵبژاردنیان دەکرد مەسئلەی هۆشیاری و هاندان مەسئلەی خستنەکاری یا دروستکردنی متمانە لە لای دەنگدەر کە دەنجی ئەو قیمەتی هەیە هەموو ئەوانە وا دەکات وەزع بەرەو باشتر بڕوە ئێمە وەکو تۆڕەکانی چاودێری لە ئێستادا پرۆژەیەکی هاوبەشمان لەگەڵ یەکێتی ئەوروپا بە تەمویل یەکێتی ئەوروپا هەیە بۆ هەڵبژاردننی ئایندە کە لە هەموو پارێزگاکان کۆڕ و کۆبوونەوە ساز دەکەین لەگەڵ پێکاتە جیاوازەکانی کۆمەلگا بۆی هانیان بدەین تەشجیعیان کەین هۆشیاریان کەینەوە کە بەشداریان قیمەتی هەیە و بە تابەتیش تەرکیز لەسەر گەنجەکان دەکەین کە ئەو یەکەم جارە دەنگەدەن چۆن دەنگەدەن چۆن خۆیان تۆمار دەکەن ئەمە لە مانجی داهاتوو ئەوی تر بەردەوام دەبین هەتا نێزیکی هەڵبژاردن هەڵمەتی هۆشیاری فراوان دەکەین هیوادارین هێز و لایەنە سیاسیەکانیش هەوڵدەن زۆرترین ئەندام و دۆستەکانی خۆیان ببەنە سەر با بڵێین سندوقەکانی دەگەن چونکە عێراق و عالەم هەموو دنیا لە غەیری دەرچەی هەڵبژاردن هیچ مۆدێلێکەکەی باشی نییە بەکاری بینی خۆ دیکتاتۆریەت باشتر نیە لە دیموکراسی دیموکراسیەکە گەر کەم و کوڕیش تێدا بە هێدێدی دەتوانین گەشەی پێ بدەین زۆر سپاس کاک شوان وەڵای من بە بینە سەر مۆزوعی موچە با پرسیارەکەم بەگوبەوە ینی کۆتا پرسیام لە جەناب بێ ئێمە هیچ گرفتێکمان ماوە تاوکو سال لەگەڵ عێراقا ینی بۆ مانگی چوارۆانە هیچ کێشەی تەکنیکی و سیاسی لە ئارا هەیە کە
موچە دواکەیا بەرەو هەڵبژاردنە ڕووین ئەم چەند مانگەیش کێشە دروست نابێت و وەزی خەڵک باشە بێ بۆ پێدانی موچە. خۆی لە زاهیرا هیچ کێشەیەک نییە، هەرچی داواکاری وەزارەتی دارایی عێراقەیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە جێبەجێ کراوە و سیستەمی پەیڕۆڵ ئەوە سیستەمێکە ئێستا هەمان سیستەمی کە وەزارەتی دارایی عێراق کاری پێکرێت لە هەرێم دەوایی دەتوانین لە کەمترین ماوەدا قایماتی خۆیان هی موچە ڕێک بخەنەوە. تەقریراتی چاودێری دارایی عێراق و میزان مراجعە ئەوەی هەیە لە وەزارەتی دارایی عێراق و ئێمە پرسیارمان کردو هیچ ئیشکالێک و هیچ خلافێکی گەورە نییە، هەندێک خەلەلی جوزئی هەبێ بە شێوەیەکی عام هیچ کێشەیەک لە لیستی موچان نییە. ئیتر ڕوانگەی سیاسی و بابەتی سیاسی و بەرەو انتخاباتە چینەوە بابەتانە گرفتێ دروستکەوە ئێمە نازانین، بەڵام هیچ ئیشکالێک نییە و ئینشاڵڵا لە کاتی خۆیان موچەی مانگی چواری شەدری. زۆر سپاس بۆ شوانکەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان، هەروەها زۆر سپاس بۆ هۆگرچەتۆ ڕێکخەری تۆڕی شەمس بۆ هەڵبژاردن کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و کەلار و لەگەڵمون زۆر سپاس بۆ دیکە. زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی خەڵک پرسیار خواتان ئەسپێرم.